ڕۆژی گیانی مافی مرۆڤ کاوکات بوو لەگەڵ کۆتا ڕۆژی هەڵمەتی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژبەژنان ئەنجومەنی باڵای خانمانی هەرێم مەراسیمێکیان لە هەڵەبجە بەو بۆنەیەوە ڕێخست. سەرۆکی پەرلەمانی کوردستان کە ئامادەی مەراسیمەکە بوو دەڵێ پەرلەمان هەوڵەکانی بۆ پاراستنی مافەکانی مرۆڤ خستووەتە گەڕوو ئەرکی هەموانیشە مافی یەکدی بپارێزین. سەرباری بایەخی گەورەی ئەم ڕێککەوتن و جارنامەیە بۆ پاراستنی ئازادی و کەرامەت و ژیانی سروشتی مرۆڤەکان هێشتا زۆری ماوە مرۆڤایەتی و بە تایبەت دەوڵەتان و دەسەڵاتداران پند و عیبرەت لە مێژووە وەرگرن. Ladies and gentlemen, please allow me also to say a few words about this. ئالیسا وەڵپۆڵ جێگری نوێنەری تایبەتی نەتەوەیەگرتووەکان لە عێراق لە وتەیەکدا پشتیوانی خۆی بۆ لاوانی عێراق دەربڕی و ئاماژەی بەوە کرد خۆپیشاندانەکان لە ئێستادا مەبەستیان لە بەدەستهێنانی مافەکانیانە و دژی سیستەمی گەندەڵین. ئەمڕۆ کە خەڵق لە هەموو شوێنێکی وڵاتەکەەوە هاتوون بۆ هەڵەبجە بۆ بەشداریکردن لە دواهەمین ڕۆژانی بەڕێنگاربوونەوەی توندوتیژی دژبەژنان لەبەر ئەوەی توندوتیژی دژبەژنان گرفتێکی سەرەکیە لێرە لە عێراق و هۆکارەکانیش بریتین لە کارە سەدباری دوای جەنگ و شەڕەکان و ئاستەنگەنەریتیەکان. ئەنجومەنی باڵای خانمان کە پێشتر ژنان گربوونەوەیان کردبوو نیگەرانی خۆیان لەو ئەنجومەنە دەربڕی بوو دەڵێن ئێمە ئێستا لە هەڵەبجەین و لە هەڵەبجەشدا نەبڕاوین. ئێمە یەکەم جارمان نییە بینە هەڵەبجە و خانمانی هەڵەبجە ئێمە فەخری پێوە ئەەکەین کە داوا ئەکەن ئێمە یاگلەیمان لێ ئەەکەن ئێمە دوورین لێیان ئێمە دوورنی ئاگامان لێیانە بەردەوام بەڵام بەداخەوە یعنی توانایی پەیوەندیە کە زیاتر بێ و لەمە زیاتر بینە خزمەتیان یعنی ئەو توانایەمان لاوازە. ئەم یاسایەی کە کاری لەسەر دەکرێ پیشێلکردنی مافی ئافرەتە بە یەکسانی دانانرێ و هەروەها لە بەعزە کەلتور و عادات و ئاینیش و لە بەعزە مەسائیلی ئەحوالی شخصیش ئەم ڕێیە بۆ ئافرەتیش نەداوە تەنانەت ئێستاش لە تەوزیعی میراث دوو ئافرەت بە یەک پیاون و هەروەها لە محاکمیش شەهادەی دوو ئەفرەت بە یەک پیاوە. مافەکان لە ڕوانگە جیاوازەکانەوە و لە ڕێگەی یاساناسان و چالاگواران و بەرپرسانی ڕێکخراوە ناوخۆی و بیانیەکان لە ڕێگەی چەند پانێڵێکەوە خرانە ڕوو. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.